سڵاوتان لەبێت خۆشحاڵم کە جارێکی دیکە لە پرۆگرامێکی نودا لەگەڵتان دەبم بۆ گەڕان و سۆراخکردن و شەنوکەوتکردنی هەندێک لەو بابەتانەی کە جێگەی پرسیاری هاوڵاتیانن کە قسەی باسی ڕۆژن و پێویستیان بە گەڕان و بە دۆداچوون هەیە تاوەکو زانیاری دروستیان لەسەر بەدەست بخەین. هەوڵەدەین لە زنجیرە بەرنامەکانی داهاتوودا دەست بخەینە سەر ئەو کێشە و گیر و گرفتانەی کە پێویستە بە دۆداچوونی گرنگیان لەسەر بکەین و کەسی پەیوەندیدار بەو کێشانە بدوێنین تاوەکو زانیاریەکان بەباشی بگەنە لایەوە. وەک دەستپێک و لە یەکەمین پرۆگرامیشدا بابەتێکمان هەڵبژاردووە کە تیایدا دەمانەوێت قسە لەسەر میکانیزمی دابەشکردن یاخود تەرخانکردنی زەوی بکەین بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان. وەک دەزانم کە لە ماوەکانی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان یاخود ئەنجومەنی وەزیران بڕیاریدا بۆەوەی کە زەوی بەسەر فەرمانبەران لە هەرێمی کوردستان دابەشکرێت بە پێی کۆمەڵێک مەرج و ڕێنمایی. دەمەوێت پرسیار بکەم سەبارەت بەو مەرج و ڕێنماییانە و میکانیزمی گەڕان و پشکنینی ناوی ئەو کەسانەی کە فۆرمیان بۆ وەرگرتنی زەوی پڕ کردوێتەوە لە هەرێمی کوردستان. چێن ئەوانی کە دەتوانن زەوی وەربگرن و هەروەها شوێن و جێگای دەزیشانکردنی زەویەکان تا چەند ئامادەن بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون و سێکتەرەکانی خزمەتگوزاری لەو شوێنانە بەردەستن. ئەمانە و کۆمەڵێک پرسیاری دیکە لە نێو پرۆگرامەکەدا وەڵامەکانی دەست دەخەین بۆ ئێوەی بینەر لەگەڵمان بن. ئێرە وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ تایبەتتر ئەم دیوانانەی دەیبینن ژووری وردبینی و جاکردنەوەی ناوی ئەو کەسانەیە کە بە پێی یاسا مافی وەرگرتنی زەویان هەیە. لێرە قسە لەگەڵ سەرپەرشتیاری گشتی ئەم لیژنەیە دەکەم تاوەکو ئەو مەرج و یاسایانەمان پێ بڵێ کە فەرمانبەران دەتوانن لە ڕێگایەوە زەوی وەربگرن. چێنەوە فەرمانبەرانی لە هەرێمی کوردستان سودمەند دەبن لە وەرگرتنی زەوی؟ بەڵێ سەرەتا بەخێر بن ئەو کاتێ بینێرانش باش. دوای دەرچوونی بڕیارەکەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ژمارە 242 لە 27 سی 2024 بۆ دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران و خانەنشینانی حکوومەتی هەرێمی کوردستان دوو ڕێنمایی دەرچوو. ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2024 و ژمارە 3 ساڵی 2024 کە هەمواری ڕێنمایی ژمارە 2 بوو. مەرج و ڕێنمایەکانی تێدا دیاریکرا. مەرجە سەرچەکان چنە سەبارەت بە فەرمانبەرەکان پێویستە خزمەتی لە 8 ساڵ کەمتر نەبێ و فەرمانبەری هەمیشەیی بێت و پێشتریش سوودمەند نەبوو بێ. ئیتر ئەوە دەتوانێت فۆرم پڕ بکاتەوە. لە هەمان کات خانەنشینانیش ئەو وایان هەبوو کە ئەوانەی کە لە ژیان داماون خانەنشینەکە خۆی دەبی لە ژیان دامابی و لە کاتی وەزیفا سوودمەند نەبووبی ئەوانیش دەخانن فۆرمی پڕ بکەنەوە. کاک سەربەست ئەم فەرمانبەرە بەڕێزانە لێرە خەریکی وردبینیکردنن و ئەوەی کە من نەبینم پرۆسەکە پرۆسێکی تا ڕادەیەک ئاڵۆز و چێکردنەوەی ناوی فەرمانبەرەکان زۆرە. ئێوە کەی کۆتایی بەم پرۆسەیەنن ینی تاکی بەردەوامە بن دەتوانن کەی کۆتایی بێنن بە سەرجەم وردبینی ناوی فەرمانبەران؟ بەڵێ ئێمە وەکو ئێستا هەروەک بە ئاماژت پێدا مۆزەفەکان بەردەوامن ئەوە ئێمە لە مانجی دەوە بەردەوامین لەو پرۆسەیە و ئیشە. دەتوانم بڵێم 3 چارێکی شەکەتەوە بووە چارێکێکی ماوە. ئەو وەزارەتانەی ینی تقریبان 300,000 زیاترمان تەواو کردووە وردبینیش بۆ کراوە بەرز کراوەتەوە لە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران موافقەشی وەرگیراوە. ینی 300,000 زیاتر فەرمانبەر ئێستا فەرمانی تەرخانکردنی زەویان هەیە دوای وردبینیکردن لەلایەن ئەو لیژنەوە. وردبینەکانی ژەوانەیە مەسەر ناوەکانە کۆی خاڵەکانە ئەستا ناوی 300,000 فەرمانبەرتانێکلا یەکلامان کردێتەوە و دابەشمان کردە بەسەر شارەوانیەکان بە پێی شوێنی نیشتەجێبوونیان بە کارتی زانیاری. شوێنی نیشتەجێبوونی شارێک بێت بۆ ئەو شارەوانیەمان نردووە. قسە لەگەڵ سەرۆکی ئەو لیژنەیە دەکەم کە لێرە لە وەزارەتی شارەوانی سەرپەرشتی ئەو کارماندانت دەکات کە وردبینی دەکەن لە ناوی ئەو فەرمانبەرانەی بڕیاری وەرگرتنی زەوی دەیانگرێتەوە. ئەوەی تێبینیم کرد پرۆسەکە کاتێکی زۆری پێویستە هەر بۆیە ڕەنگە پێویست بکە زیاتر لە کاتژمێری دەوامی ئاسایی فەرمانبەران لێرە کار بکەن تاکو پرۆسەی وردبینیکردنی ناوی فەرمانبەران لە ماوەیەکی کەم و کورتخایەندا تەواو بکرێت. کاک مڕوان ماندوو نەبن
ئەو هەموو فیل و ناوی فەرمانبەرانە بینم لە نێو ژوورەکەتانە هەستەکەم پێویستان بە کاتێکی زۆرە بۆی ئەم ئیش و کارانە تاو بکەن. ڕۆژان لێرە چەند کاتژمێر خەریکن بۆەوەی چێکی ئەم ناوانە بکەن؟ بەڵێ ئێمە دەوامی فەرمی ئەو لێژنەیە ڕۆژانە لە 8 بەیانی تاکو و 7 ئێوارەیە ئەو بە فەرمی. بەڵام ئێمە زۆر جار وایە ئیشەکە ئازانێ زۆر جارم نێت تا ساعت 9 ساعتدا و زۆر جار شێ ڕۆژانی پشوش هاتوینە بۆ تاوکردنی کوردستان بەگشتی تا ساعت بە نزیکەی 2 تا 3 لە وەزارێ شارەوانی ساسیە تەواوین. بەڵام ئێمە ساعت 7 تەواوین و خۆشتانزان ڕۆژی جمعە و شەمە داوام فەرمینیە، بەڵام ئێمە زۆر جار گەڕانێتەوە. ئەو کاتی بۆ خۆتان داتان ناوە پێش کۆنتترۆلەکەن لەوە بە پێ ناوەکان بەگشتی پرۆسەکە باشە ڕوایانی زانەرەکان باش هاتوون. بەڵێ هەروەکو بەچخواتان نبینینانی ڕۆژانە ئەو فەرمانبەرانە فۆرمەکان وەربینیەکەن هەموو وەزارەکان ژمارەکەشیان زۆر زۆرە، ئەتوانم بڵێم لە 9 ملیۆن زیاترە. بۆیە کارەکەمە بە چاچەیەکەن فەرمانبەرەکان وەربینەکەش بەردەوامە هەتاکو ئاخر فەرمانبەر کە بۆی هەیە پێشکەش بکە. هاتوومەتە شارەوانی هەولێر، دەمەوێت لەگەڵ سەرۆکی شارەوانی قسە بکەم سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ ئەم پرۆسەیە و ئایا بڕی پێویستی زەوی لە بەردەستدایە بۆ فەرمانبەران؟ ئەگەر چی ژمارەیەک فەرمانبەر لە سنووری شارەوانی هەولێر زەویان وەرگرت و ناوەکانیان یەکلابووەتەوە، بەڵام هێشتا ژمارەیەکی دیکەی بەرچاو ماون بۆی زەوی وەربگرن. ئاخۆ زەوی پێویست لە بەردەستدایە و هەروەها ئەم زەویانە تا چەند لە ڕێی خزمەت گوزاریەوە ئامادەن بۆەوەی کە هاوڵاتیان و فەرمانبەران بتوانن یەکەی نیشتەجێبوونی لەسەر دروست بکەن. بڕی زەوی پێویست لە بەردەستدایە بۆ ئەو ژمارەی فەرمانبەری کە لە پارێزگایەکی وەکو هەولێر بڕیاری وەرگرتنی زەوی دایانگرێتەوە. باڵێ بەدڵنیاییەوە ئەو ژمارەی فەرمانبەرانەی کە تەخمینمان کردووە نزیکەی 600 تا 65,000 فەرمانبەر سودمەند دەبێت لە سنووری پارێزگای هەولێر وەکو سەرۆکاتی شارەوانی هەولێر. بەڵێ ئێمە ئەو زەویانەی کە ئیشمان لەسەر کردووە دەتوانم بڵێم ئێستا تاکو نزیکەی 100 تا 90 ڕوپێوکاریمان کردووە و بەشێکی زۆری نەخشەی کردیمان لۆ ئامادە کردووە. ئەوەی ئێمە کارمان لەسەر کردی و دڵنیایی دەدەینە و فەرمانبەران هیچ فەرمانبەرێک بێبەش نابێت لە مەڕیارە. ئەو شوێنانی کە دەستنیشان کراون بۆ دابشکردنی زەوی قسەی جیاوازی لەسەر دەگرێت کارکارزان بۆ پێی کە دەوترێت هەندێک لە شوێنەکان دوورە دەستن دوور لە ئاوەدانین. ئێوە تا چەند ڕەچاوی ئەوتان کردووە کە ئەم جێگایانە زوو ئاوادان بکرێتەوە یان کەسێک کە زەوی وەردەگرێت بتوانێت لە کەمترین ماوەدا سوودی لە وەربگرێت بۆ یەکەیەکی نیشتەجێبوون؟ بەڵێ ئێمە وەکو باسم کرد لە سەرۆکاتی شارەوان هەیە بۆ هەبوونی ماستەر پلانەکەمە. بەڵێ دنیایی دەدەینەوەی فەرمانبەران چکە بخۆی دوو حالەت هەیە. ئەو زەویە ژمارە زۆرەیە بە دڵنیایی و لە سەنتەری شار نەماوە، ئەوان لێ دەچینە ئەوانەی کە دەورە پشتیا خۆدەوەی بە پێی ماستەر پلان لە بۆ نیشتە جێبووندانراوە. ئێمە دڵنیایی دەدەینە هەموو فەرمانبەران ئەو زەویانە بڵێ مستەقبەلی زۆر باشی دەبێت لەو فەرمانبەران، چکە ڕەچاوی بۆمان کردی فەرمانبەری یەکجار سودمەند دەبێت. لێ شتێکی وانەکەین تێدا ناخود ناڕزایی فەرمانبەری تێدا بێتە دیدگامان لێە. ئێمە هەموو جار وەکو هەولێر باز دەکەین، زۆر جار حەزمان لەوەی بۆ یان خۆت بازەوە دەکەین ئاوێک بێتە ناو شاری هەولێر. لێ ڕوودیدگایمە کە بەکو چەندین کودەڵی شارەزایانی دەرەوەی وڵاتیش بەشدار بوونەوەکو منەظەمەی جایکای یابانی هاوکارمان بوونە لە هەمارکردنەوەی ماستەر پلان. ڕوویایمە لەسەر ئەوە بووە کە شاری هەولێر بە شێوەی بازنەی چیتر گەورە نەکرێت بەڵکو بەپێی ئاراستەی شارەکان گەورە بکرێت. لۆ ئەوەی کە دیارمان کردوە شاری هەولێر بەرەوزەی ببین و لەوەی بتوانین هەم کۆمەڵێک سێکتەر ڕەچاوکراوە گرنگترین لەو خاڵانە نزیک بوونەوە لەسەر چاوی ئاو یاخود گواستنەوەی هێڵە گشتیەکان و گواستنەوەی هێڵە سەرچیەکان بووە. هاتوومەتە بەڕۆبەرایەتی شارەوانیەکانی سلەیمانی و دەمەوێت لە سلەیمانیش بەدواتە چوونێک بکەین سەبارەت بە کاروبارەکانی جیاکردنەوەی ناوی فەرمانبەران. لاخۆ پرۆسەکە لێرە چۆن بڕێوە دەچێت؟ دەچمە بەشی زەوی و زار مەبەستمە بپرسم زەوی پێویست لە بەردەستدایە بۆ فەرمانبەران تاوەکو بەبێ جیاوازی هەر یەکێکیان پارچەیەک زەویان بەربکەوێت؟ پرۆسەکە لە چ قۆناغێکە لە بەڕۆبەرایەتی شارەوانیەکانی سلەیمانی و بە پێ ئەو پێشبینیانی جەنابەت کەی دەتوانن بە تەواوەتی پرۆسەکە کۆتایی پێبێنن؟
بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی ئێمە پێکاتوە لە 43 شارەوانی سەبارەت بەو ئامادەکاریانەی کە لەلایەن شارەوانەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتیمان کراون. ئەو شارەوانی کە توانای فراوانکردنی سنووری شارەوانی هەیە سەرقاڵی جیاکردنەوەی زەویە، هەروەها خەریکی وربینیکردنی ناوی ئەو فەرمانبەرانن کە ڕەزامەندی تەرخانکردنی زەویەکان گەڕاوەتەوە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی گەشت و گوزار. بە تەواوبوونی کاری وردبینی دوایەوەی کە دەرئەکەوێت کە فەرمانبەر سوودمەند نەبووە پێشتر بە وەرگرتنی زەوی یا خانوو یا شقۆ، هەروات ئامادەکردنی زەویەکان دەست دەکرێت بەکاری دابەشکردنی زەوی بە پشێوەی تیرروپشک. تا چەند زەوی پێویست دەبەردەستی شارەوانیایە بەگشتی بۆ ئەو ژمارەی زۆری فەرمانبەر کە ناوی گەڕاوەتەوە بۆ زەوی وەرگرتن زەوی پێویست هەیە؟ لە هەندێک شارەوانیمان زەوی پێویست هەیە، بەشی ئەو ڕێژەی فەرمانبەرانە کات کە دانیشتی سنوورەکەن، وە لە هەندێک شارەوانیشمان لۆ دروست ئەبێت، ئەوش لەبەر زۆری ژماری فەرمانبەران ئەوش لە هەوڵی چارە سەرکردنی یابین لەسەر ئاستی شارەوانەکان لە چارچەوەی یاسا ڕێنمایەکان ڕێژەی ئیفرازەکە زیا ئەکرێت زەوی زیاتر ئیفرازەکەن، یاخود ئەگەر دەسەڵاتمان پێ بدرێ لە وەزارەتەوە هەوڵەین کە کۆمەڵێک ناوی فەرمانبەر بگوازینەوە بۆ شارەوانی نزیکترین شارەوانی لەو شارەوانیە، ئەو لەودەی کە دووسێ بە زیاتر لە هی ناوچە دابڕاوەکانە کە زۆربەی ئەوانەی کە کارتی زانیاریان کەرکووکە یاخود ناوچە دابڕاوەکانە ئێمە نێرین بۆ چەمچەماڵ، ئەو لۆدەی کە دووسێ بێت تەنها شارانی چەمچەماڵە ئێمە هەوڵی ئەوەیین هەچ کاتێ دەسەڵاتمان وەرگرت بەمبەستی گواستنەوەی مامەڵی تەرخانکردنی زەوی ئەو ژمارەیە لەوێ بەشێکی بەرینە شارەوانی شۆڕش بەشێکی بینە شارانی تەکە. لە پاڵ وەرگرتنی زەوی فەرمانبەراندا بابەتێکی دیکە کە جێگەی پرسیارە بۆ فەرمانبەرانەوەیە ئاخۆ زەویانی وەری دەگرن لە ڕووی نرخ و بەهاوە نرخەکانیان چەندە. لەگەڵ وتەبێژی عقاراتەکانی کوردستان قسە دەکەم، پێم دەڵێت نرخ و بەهای ئەم زەویانە چەندە وە کەی نرخ و بەها ڕاستەقینەکانیان دەردەکەوێت. دابشکردنی ئەم زەویانە چ کاریگەریەک لەسەر کەرتی خانوو زەوی دروست دەکا، هەم لە کڕن و فرۆشتن هەم لە جیاوازی نرخ، هەنی گۆڕانکارێکی ڕیشەی دروستەکە؟ بەڵێ بەخێربێن سەر چاو. تەوزیعکردنی ئەو زەویانە بەسەر فەرمانبەران بە دڵنیاییەوە شتێکی دڵخۆشکەرە لە بۆ فەرمانبەران و ئەوانەی کە مستەفید نەبوون لە جیهەتی حکومی، تاکید تەسیر لە بازار دەکاتن و بەڵێن دڵخۆشێک دەدا بە فەرمانبەران. قسەی جیاواز دەکرێت لەسەر بابەتەکە، ینی بە تایبەت لەسەر لۆکیشن و شوێنی دابشکردنی زەویەکان کە دەوترێت دوورن لە دەستی ئاوەدانیان ڕەنگە ماوەیەکی زۆریان پێویست بێ بۆی کە ئاودان ببنەوە. ئێوە بۆ پێی کە بەردەوام ئیشەکەن لە ناو هەولێر و دەوروبەریشیدا شوێنی ئەم زەویانە گونجاوە بۆ ژیانکردن بۆ ئایندە؟ بێگومان هەموو کات ئەو زەویانەی کە حکوومەت تەوزیعی دەکاتن دائیمەن دوورە دەستە، ئەوانە کەوتونەتە دەرەوەی بازنەی 150 یعنی تقریبان دەکەوێتە گوندەکان، مەسەڵەن ئەوانەی هەولێر کەتینە گوندەکانی ئاشۆکان و کانی قڕژاڵە و جەژنیکان و کەتینە ئەو منتیقانەکە و منتیقانە ئێستا لە ئێستادا مەسەڵەن گوندن، بەڵام لە داهاتوو هەموو شوێنەکان هەروە بوون پێشترێش مەسەڵەن نزیک بوون لە گوندەکان و دەرەوەی بازنەی ئاوەدانی بوون. ئێستا ینی دیارە من مەبەستەکەم لەوەیە ئەگەر من فەرمانبەر بم یەکێک لەم پارچە زەویانە وەربگرم لە چەندێک دوای وەرگرتن کە توانم بیکەم بە یەکەیەکی نیشتەجێبوون بۆ خۆم، چکە خەڵکانێکیان کەسانێکن کە دڵیان بەم بڕیارە خۆشە لە بەرەوەی ڕەنگە کرێکی بنیان شوێنی نیشتەجێبوونیان نەبێ. ئەو پەیوەستە بە باری دارایی حکوومەت. پێشتر کە باری دارایی حکوومەت باش بوو مەسەلەن زووتر خزمەت گوزاری بۆ شوێنەکان دەچوو، زادە و بان زووتر دەگەیشتە شوێنەکان، بەڵام لە ئێستادا تۆزە تاخرتر مەسەلەن هاوڵاتیان دەتوانن ئیسیفادەی لێ بکەن وەکو ئەوی کە بنیادی بنێن و یەکە نیشتەجێبوون لەسەر دروست بکەن، چونکە حکوومەت قووەتی ئەوەی نییە لە ئێستادا مەسەلەن خەدەمات بۆ شوێنەکان باتن. ئەگەر بۆ شێوازی ئێستابی تەوەقوع دەکەین مەسەلەن بەلای کەمی زیاتر لە 5 ساڵی بێت، بانی 5 ساڵی دیکە خاوەن زەویە کە دەتوانێت بەکاری بێنێ وەکو شوێنی نیشتەجێبوون ئاوەدانی 5 سال کە دەگاتێ، بەڵام هەر کاتێک حکوومەت ڕێپێدانی پێ بدە دەتوانی هاوڵاتیەکە خۆ بە دڵنیایی تۆ دەزانین تا دەستی ئاودانی بە شوێنەکە نەگا ڕەنگە بۆ ژیانکردنی شیاو نەبێت. تاکید وانە لە ئێستادا شیاو نییە بەلای کەمی 5 ساڵی دێت، ئێستا کە شوێنمان هەیە 20 ساڵە ئاوەدانی نەگەشتی و 20 ساڵ پێشستا تەوزیعکراوە، شوێنمان هەیە 15 ساڵە تەوزیعکراوە، شوێنمان هەیە ینی 10 ساڵە تەوزیعکراوە. مەبەستم بوو چەند فەرمانبەرێک بدوێنم لەو فەرمانبەرانەی کە ناوەکانیان بۆ وەرگرتنی زەوی لە هەرێمی کوردستان گەڕاوەتەوە و بۆ چوونیان بزانم سەبارەت بەم بڕیاری حکوومەتی هەرێم
و تا چەند ڕازین لە شوێنی زەویەکانیان ئایا بڕیاریان داوە زەویەکانیان لاعیندەدا بکەنە یەکەیەکی نیشتە جێبوون. تۆ ناو گەڕاوەتەوە بۆ زەوی وەرگرتن ئەم بڕیاری حکوومەت ێرم چۆن هەڵەسەنگێنی و زەوی دابشکردن بەسەر فەرمانبەرانە چ کاریگەرێک دروستەکە؟ کارێکی زۆر گرینگە زۆر باشە بە تایبەتی بۆ فەرمانبەران کە لە ئێستاە چەندین ساڵە ئەو پرۆسەیە وەستا بوو کە ئێستا ئەو پرۆسە کراوەتەوە بێگومان کارێکی زۆر باشە بە هیوای باشتر ئینشاءالله. ئەو شوێنانی کە دەزیشان کراوە بە زەویەکان شوێنی باش و گونجاون بۆ فەرمانبەران لە ئێستا ئەو های باز دەکرێت ناوەڵا هیچ گونجاو نییە چونکە هیچ خزمەتگوزاریەکی لێ نییە هەتا خزمەتگوزاری بۆ نەچێت و شوێنەکە پرۆسەکە ئاودان نەکرێتەوە ئەوەی کە باز دەکرێت بە باشی نازانم من. خۆت بەنیازی ینی ئەو زەوی کە وەریەکدی وەکو یەکە نیشتە جێبوون ئاوادانی بکەیتەوە تێدا لە کاتێکە ئەگەر بێت و حکوومەت هاوکار بێ بۆ فەرمانبەران و خزمەتگوزاری بۆ بات ئاوەڕۆیە کارەبایە جادە و شەقام ئەو شتانی بۆ دروستکرێ بێگومان ئێمە چینی فەرمانبەران کە لە ئێستادا من خۆم یەکێکیان لەوانم 21 ساڵ خزمەتم هەیە هەتا ئێستاش کرێچیم زۆر بەخۆشحاڵیەوە بۆ نا. ئەو کێشە و گرفتانە چین کە لەم پرۆسەیە هاتوۆتە بەردەمتان؟ وایە ئەوەی ڕاستی بێ ئەمە ڕێنمایەکان دیار بوو و زانیاریەکانی کە داوامان کردبوو ئاماژەی پێکرا بوو وە چۆنیەتی پڕکردنەوەی فۆرمەکانیش لۆمان ڕوونکردبوونەوە و دانیشتێکمان کە لەگەر هەموو نوێنەرەکانی وەزارەتەکان بەڵام دوای ئەوەی کە فۆرمەکان بۆمان هاتەوە زۆر لەو ڕێنمایانەیە کە پێمان گوتبوون و ئەو ڕاستپاردانێک کە پێمان گوتون مەسەڵەن بە جێرەی ئەوەی نەبوو مەسەن زۆر جار هەبوو پێمان ئاماژەمان کردبوو کە لێرە دەبێ ناوەکان بنووسرێ و مۆرێکی میلاکاتی ئەو وەزارەتی لێ بدرێت کە ئەوە خزمەتی ئەوەندە ساڵەیە لە دواوەش پەسەندکردنی نوێنەری یاسایی ڕێگە پێدراو کە وەکو دادنووس و مۆرکردنی پەنجەمۆری ئەو کەسێک کە بەڵێن نامە دەدات کە سوودمەند نییە پێشتر و ئەو زانیارێنێک کە ناوی ئاماژەی پێکردووە تەواون تەماشامان دەکە لە زۆریان واژۆ نەکراون پەنجەمۆر نەکراون یاخود مۆرەکەی ئێرەی تێدا نەبوو یاخود نەنووسرا بوو بەڵام هەندێکیان هەبوو مەسەن ئێستا لێک لە شەرتەکان لە 8 ساڵی کەمتر نەبی بەڵام هەبوو 7 ساڵ بوو پڕی کردبوو. ئەو پرۆسەی کە ئێوە دەستان پێکردویانی دەزانم کە پرۆسێکی وردە لە ڕووی یاساییەوە ینی هەر یەکێک لەم کارمەندانی لێرە دانیشتون بای ئەوەندە هۆشیاری یاساییان پێدراوە کە چێن ئەوانەی ناوەکانیان ئەوکێ لەسەرکرێت. بەڵێ ئێمە پێشتر پێشوەی ئەو پرۆژە دەست پێ بکەین لە ڕێی سیمینارێک بۆ هەموو وەزارەکان داواتمان کردوون بۆیانمان باس کردووە کە ڕێنمایەکان چۆنە و چەندێ بۆ پڕکردنەوەی فۆرمەکان ئەو برادرانی ئەو لێژنێش هەموو شارزای تەواویان هەیە لە چۆنەتی وربنی فۆرمەکان و زۆر جارش با بڵێن هەڵەیە کە بینین یان تێبنیەکمان هەیە پەیوەندیەکەن بە لێژنەی وەزارەکان چکە هەر وەزارە و لێژنەی خۆیانی لێژنێ زەوی پەیوەندیان پێکەنە بینی مەثەلەن کارتی زانیاری نقصانە بینی داتاچی کەم و کوڕی هەیە بۆیە ئەو فەرمانبەرانی لەو ژوورەنە بەردەوام ئەگەر شتێ لە تااقەت خۆیان دەرسویان لە زانیاریان تاو لەسەر نەبوو پەیوەندیەکەن بە لێژەی وەزارەکان تر ئەوانەی ئامادەیەکەن فۆرمەکان وەزارەکانی تر. پێشبینی ئەکەن ینی چەندێکی دیکەیان ئەگەر ماوەیەک دەزیشان بکەیتەوەی کە خزمەت گوزاریەکان بکاتام جێگەیانە لە ڕێگەوبان لە ئاوەڕۆ لە کارەبا چکە بەڕاستی ئەمانە شتی سەرەتاین بۆی کە ژیان لەو ناوچانە دەست پێ بکە. وەکو باسم کرد ئەو شوێنێکە دیاریکراوە سەرچاو ئەو زۆر نزیکە لە سەرچای ئاوا هەیە لە سەرچیەکانی کە دێتە ناو سنتەری شاری هەولێر بەو شوێنەدا تێدەپەڕێت بەدڵنیایەوە ئێمە چکە هەر زەویە کە دابەش دەکرێت کۆمەڵێکە ڕێکاری پێویستە یەک لەو ڕێکارانە لە ڕووی یاساییەوە کە کوژانەوەی زەویەکانە و قەرەبووی خاوە مافەکانە هەروە لە ڕووی هونێردانانی نەخشەکانە دواتر گەیاندنی خزمەت گوزاریەکان بەدڵنیایە ئێمە دوای دابشکردنەکەەوە دەتوانم لێ بە خۆشحالی و لە سەرۆکات شارەوانیمان نزیکەی 3000 زەوی تیرروپشتی لۆ کرا و دابش کراوە بەسە فەرمان بەرم بەڵام هەندێک ڕێکاری یاسایی کەسەیە لە جێگەکەی ناڕازی بکە کارزان ئەمە دەتوانم بڵێم هەبووە فەرمانبەر هاتووە گوتی ئی برادەرەکەم ڕوکن دەرچوە بەرامبەر حەدیقی من وایە چکە ئەمە تیرروپشکەکە ئەلکترۆنی ینی ئەوەی تێدانی بڵێن شەخصە خستری بەڵکو تیرروپشکەکە ئەلکترۆنی و هەر وەزارەتە کە تیرروپشکەکەی لۆ دەکرێت نوێنەری وەزارەتەکەی تێدا ئامادە دەبێتن و واژوش لەسەر ئەو لستەی دەکات لەبەوەی لە دوا ڕۆژدا تووشی هیچ خۆتگی لە یەک نەبێتەوە. حەزەکەم و بەرچاوڕوونێ بدەیتە خەڵگانی ئەو ئەرکی لە ناو پرۆسەکە ئەکەوێتە سەرشانی ئێوە و بەڕێبەرایەتی شارەوانیەکان بە تایبەت چییە؟ ئیفراسکردنی زەویە لەگەڵ وردبینیکردنی ناوی فەرمانبەرانە دواتر زەویەکان دابەشەکەت بە شێوەی تیرروپشک
واتە ئەو پێوەرانی کە هەیە بۆ بینی ئەکرێ بۆ نمونە کەسێک ناوی هاتبێتە فەرمانگەکەیەوە بەڵام بەو پێوەرانە نەیگرێتەوە لەوە بینیەکە دەرنەچێت ناوەکەی بگەڕێتەوە بەپێی ڕێنمایەکان ئەو کەسانی کە زەویان بەستەرادا بەشەکرێت پێویستە پێشتر سودمەند نەبوو بێتن لە وەرگرتنی زەوی یا خانوو یا شوقا ئەو کەسانی کە سودمەند دەبوون ئەوانە ناویانەچێتە پرۆسی دابشکردنی زەوی لە ڕێگەی تیرروپشک ئەو کەسانی کە بە سودمەند ئەژمار ناکرێن بە پێڕێنمایەکە تەنها ئەو کەسانن کە وارسی شەید و ئەنفال کراون کە ئەو زەوی تەرخانەکرێ بۆیان بە من هەیە ئەو کەسانەی ئەو فەرمانبەرانی کە پێشتر وەک زیندانی سیاسی زەویان بۆ تەرخان کراوە ئەو شەر من هەیە من لە ئەنجامی گەڕان و بەدواداچوون هەندێک زەوی هەیە بۆ نمونە خەڵک بەکارێناوە بۆ کاری کشت و کاڵکردن زەوی گشتی و ماوانی مڵکی خەڵک نییە مڵکی دەوڵەتە بەڵام ئێستاکە ئەکەوێتە ناو ئەم پرۆسەیەوە چۆن قەناعەت بم کەساکی کام زەوی لێوەرەگریتەوە دابەشەکری ڕەنگەها ئەمە تۆزێک پرۆسەیەکی ئاڵۆز بێ ئەوش چارەسەر کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە کە ئێمە بڕیار دەرچووە بۆ کەسانی کە زەویەکان بەکارێن هیچ بەڵگەیەکی یاساییان نیە ئەو کەسی کە بەکارێنێت جوتیارە قەرەبوو ئەکرێتەوە بە ڕێژی لە سیاسێ یاخود بە دوو پارچە زەویەکی بۆ تەرخانەکرێت ئەوش لە هەوڵی چارەسەرکردنی ئەوەی ناوی جوتیارەکان بەرزەکرێتەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و هەچکاتی ڕەزامەندی لەسەر دیرا قەرەبوو وەرەگرتنەوە و دواتر زەویەکانی فراز ڕەنگە ئەم پرسیارە نەچێتە چوارچەوەی کارەکەیتەوە بەس دەرفەتەکە خۆزمەوە بۆی پرسیارەکە بکەم خەڵک کەمێک نیگەرانە یان دوودڵە لە شوێن و لۆکیشنی زەویەکان کە دەوترێت دەکەوێتە ئەترافی سلەیمانی ویان دوورە دەستنیان ئەم ناوچانە ڕەنگە وا بە ئاسانی دەستی ئاوەدانیان پێ نەگا شارەوانی چۆن بیری لەم بابەتە کردو تو ینی لە دۆخێکی ناچاریە ئەم شوێنانە هەڵبژێردراوە لە بەروی زەوینیان هەر بەڕاستی نیەتەکە بەو شێوەیە کە ئەم منتیقانەوەیان ئەم ناوچانە ئاوەدان بکرێتەوە کە زەویەکانی تیادا بەشەکەن بڵین لە هەموو شارەوانی گوانیە بەس ئەو زەوی کە هەیە ینی شارەوانی سنووری شارەوانی فراوانەکە تەنها و زەویانە بەردەستە بۆ مەبەستی ئیفرازکردن زۆر شارەوانی هەیە شوێنی نەماوە ئیفرازیشی بکات یان هێر ناتوانێت زەوی ئیفراز کات بەستی تر لە داهاتوو تا و ینی بە تێپەڕبوونی کات و شوێنانەش گونجاوە بن بۆ نیشتەجێبوون خزمەتگوزاری بۆ ئەگەێنرێت لەلایەن شارەوانیەوە بەس لە شارەوانی بۆ شارەوانی فەرقەکات شارەوانی هەیە زەویەکانی زۆر باشە شارەوانی شەیانی بەپێی شارەوانی قەزا و ناحەکانە ئەگەر کەسانێک بیانەوە بۆ نمونە کڕن و فرۆشتی پێوە بکەن بۆی بە پارەی ئەم زەوێ لە شوێنێکی در لە جێگایەکی دیکەیەکەیەکی نیشتەجێبوون بکڕن قیمەت و نرخی ئەم زەویانە ینی لە سەرەتای دابشکردنیان بە پێشبینیەوە لە چەند داوێ لە سەرەتای دابشکردنی تەوان ئێستا کە مەجال نادەن کە بفرۆشەوە کارتەکان تەوزیع ناکەنە تا هاوڵاتی بۆی نتوانانی فرۆشتنەوەی پێ بکە بەڵام هەر کاتێک بە شێوازێکی گشتی لە بیدایەت کە ئەو زەویانە دێن ئەو شوێنە دوورودەستانە ینی حەسەب معلومات و خیبرەی خۆمان سەرەتا 5,000 دلار ینی 50 وەرەقە و 6 وەرەقە ئەوانێ سەبر چەندی ئاوەدانی لێ نزیک دەبتەوە گران دەبێت تا دەگاتە ینی پێ دوایە ئەگەر لەو پەڕی باشترین دۆخیا نرخەکەی بگاتە چەند ینی لە زەویانەوەی ئەمە معلوماتمان هەیە لەسەری 200 مترن 200 متریش ینی ئەگەر بێت و ئاوەدانی لێ نزیک بێتەوە تەوقعی هەتا 40,000 دلاریشی لێ دەکرێت 4 دەفتەر و نیو 4 دەفتەر ئەو سارانە دەگاتە و سارانە گەر ئاوەدانی لێ نزیکتەوە بەس ئەمە کێە ئەوە بەپێی ئەوە دەگۆڕە کە شارەوانی یان حکوومەت کێنێ با بڵێن خزمەت گوزاری لۆ دەبایان ڕێپێدان دەدا بە خەڵکە شوێنەکە ئاودام بکەنەوە کاگەر دیدارە جەنابێکێکی لە فەرمانبەرانی کە ناوت گەڕاوەتەوە خۆشبەختانە بۆ وەرگرتنی زەویەکە دۆرگرتووە شوێنی زەویەکەت پێگونجاوە ینی شوێنێکی باشە شوێنی زەویەکە بەڵێ زۆر باشە کە لەو بەشێکی ئێستا وەکو شارەوانی دابەشی کردو دیاری کردو شوێنی زەویەکە زۆر باشە ئەو پێویستیانیان ئەو خزمە گوزارانی کە پێویستە هەبێ لەو ناوچەیە لە ئێستا بەردەستن لەوێت وەکو دیزایانی نەخشە شوێنەکە هەموو شتێکی بەردەست کراوە ئینشاڵڵا لە ئایندەدا ئەوەش بەردەست دەکرێتن ئەو خزمەت گوزارانی کە پێویستە وەکو دوور و نزیکی لە سنتەری شاری هەولێرەوە تا چەند گونجاوە بۆ هاتوچۆی ڕۆژانی خەڵک وەکو خۆتان دەزان ئەو شوێنی کە لێ تەوزیع کراوە زەویەکانی داباش کراوە ڕێیەکی سەرەکیە کە بۆ ئاکل و دۆک دەچیتن بۆیە بۆ هاتوچۆیەکەشی لە بەرەوەی کار لە شوێنێکی ڕئیسیە هاتوچۆیەکەشی ئاسان دەبیت هەنین تۆ خۆت بەنیازی لەوێ دروستی بکەیت بەتەکیت لە بەرەوەیشکو باکسم کرد یعنی شوێنەکە شوێنێکی زۆر گونجاوە هەم لە ڕووی مەناخەوە لە ڕووی مەناخەکە شوێنێکی گونجاوە هەم لە ڕووی شێوەی کە لەسەر شەقامێکی سەرەکی ئەوەی کە بۆ خەڵک پرسیارە بەڕاستیانی لە خانەوادەیە کە
دوو هاوسەر پێکەون هەر هەردووکیان بڕیاری ئەم زەوی وەرگرتنە دەیانگرێتەوە چۆن زەویان بەسەرا دابەشەکرێ ئایا هەردووکیان زەوی وەردەگرن یانێکیشیان بڵێ بۆ ئەوە لە ڕێ خێزان دەبێت کە زۆر بگرێن بەڵام ئەگەر هەردوو هاوسەر فەرمانبەر بوون ئەوە دەتوانن سوود لە خاڵەکانی خزمەت یەکتر وەربگرن بەڵام زەویەکە لە ڕێن بەپێ ڕێنماکەبی بە ناوی ئەو کەسە دەکرێت کە خاڵی زیاترە خزمەتی زیاترە ئەڵێن پیاوەکە 25 ساڵ بوو هاوسەرەکەی 23 بوو 25 و 21 کۆ دەکرێتەوە کۆی ژمارەی ئەندامانی خێزانش دەکرێت بە ناوی پیاوەکە دەکرێتیان ئەو ماوەی خزمەتە تەواو بکەن کە جەنابەت باست کرد وەرەگرن خۆی دەبی ئەو کەسەی کە وەردەگری داشتەکەی تەواو کرد بێ ئەو جە دواتر بەڵام ئەوەش مەسەنە گرێ بەس ناکرێت کۆ بکرێتەوە لەگەر هەمیشەی ئەو زۆر زانیاری واش نێردرا بوو چەند کاتان لە بەردەستداماوە بۆی کۆتایی بە پرۆسەکە بێنن وەکو پرۆسی وردبینی ئەمە دەتانم وەڵام بدەمەوە بەڵام وەکو پرۆسی دابشکردن و کاری خۆتانەوەکە وەکو وردبینی ئێمە هەوڵ دەدەین تا کۆتایی ئەو مانگەی ئەوەی لە بەردەستمانە تەواوی بکەین بەڵام ئەگەر وەزارەتێک یان شوێنێک هەموو فۆرمەکەی بۆ منە نربی ئەوە گلەی لەمە ناکرێت دەبێ خۆیان بۆ ئێمە ئاگدارمان کردوە شارەوانیان وەزارەت هەیە بۆ وەزارەت هەیە باڵێنستا وەزارەت یانی یەشان تاو نەبووینە چکە زۆرە ژمارەیان زۆرە مەساندە وەزارەت هەیە زۆر کارمەندیان زۆرە لەوانەیە تا ئێستا پێرانە گەشتون هەمووی تەواوکەن و ئێستا ئێمەش لەگەڵیان هاومانجی دەکەین کە بە زووترین کاتەوە بۆی بتوانین تا کۆتایی ئەو مانگەی پرۆسەکەی لای ئێمە کۆتایی پێبێت فۆرمی فەرمانبەرێک کە دێتە ئەم ژوورانی شێواز و سیستمی چێکردنەوەکەی چۆنە چەند کەس لێرە سەیری هەمان فۆرمی ئەو فەرمانبەرەکە بڵێ بۆ نمونە یەک لەو فۆرمانە هەر فەرمانبەرێک لێرە وەریەگرێت چێکێک ئەگەر داتایەکەی تەواو بوو یان هیچ کێشەی نەبوو هیچ تێبینێکی لەسەر نەبوو داخلی کۆمپیۆتەرەکەی کات بەڵام ئێمە دووبارە وربینی کۆمپیۆتەرەکە شەکەینەوە بەڵام ئەگە تێبینێکێ بوو ئیتر هەرێک لە هاوڕێکان فەرمانبەرانی ئەو ژوراتوانی یارمەتی بدەن ئەگەرشن هەروکیسە باسم کە ئێمە پەیوەندیەکەین بە لێژنەی وەزارەکەی خۆیان ئەوەی ئەو فۆرمە ئەگەر فۆرمەکە ژمارە تەلەفۆن مۆبایلی لەسەر بوو ساڵی پێەکەین داتای ڕاستەکەی لێ فۆرمێکی وا بۆ چێکردنەوە چەند جار سەیرەکرێتەوە فۆرمی یەک کەس جار تا سێجار بەڵێ فۆرم ینی بەلای کەمی 2000 سێرەکرێت بەلای کەمی یعنی یەک زار نیە هیچ فۆرمێک ڕۆشت بێ ئەم زەویانە ئەگەر ئەو هەوڵاتی کە دەبێتە خاوەنی لە تیر و پشکەکە ناوی دەردەچێت کەی دەتوانێت مافیەوەی هەیە کە کڕین و فرۆشتنی پێوە کاتۆ کاتێک پارچێک زەوی خاوەنددارەتێکی بە خۆت بگەڕێتەوە ئازادی کە چۆن مامەڵی پێوەکەی بەڵێ ئێمە سەبارەت لەو بابەت لەو قۆناغەدا پێمان باش نەبوو کار تەوزیەکەین بەڵکو یەکسەر وێنەی تۆماریان بەنامکەین بەڵام وەکو باسم کە ڕێکارە یاسایەکان ئەوەیە کوژانەوەی زەویەکان کە پێدانی خاوەن مافەکان چکە ئەو زەویانە زەوی وەزارەتی داراییە بەڵکو خاوەن ڕفتارکردن یاخود مڵکی زراعی هەندێک وڵاتیان یاخود گرێ بەستیان لەسەرەکە بە پێی قانون بە مامەڵی جیاوازیان لەگە دەکرێت لۆ ئەوانش لەگەڵ بەڕێ ویلایەتی گشتی کوشتتوکال لەسەر هێڵین و بەڵام لۆی کارتەکانمان نەدایە زۆر زار تووشی وەبووینە ئەو ناوانێک کاتون یاخود هاوڵاتی یاخود فەرمانبەر هەرە سوودمەند بووە دەچیلەوەی تووشی ئەوە نەبین فێل لە هاوڵاتی تکە نەکرێت کڕین و فرۆشتنی پێ نەکرێت ئێمە تاکیدکردنەوە دەکەینەوە لە بۆ یازە دایرێت کێ لەو نمونە هەر چار شارەکەی تری هەڵەبجە و سلێمانی و دهۆکەکە ئەو فەرمانبەرەبەی شێوێش کە سوودمە نەبین ئەوزا دەتوانین زەویەکەن ئەمە کاوەکو باسم کرد تیمەکانمان دەتوانم بڵێم هەتا نوێی شەودەی شەو لە ئەرێکدا دەبنەوەی بتوانین هەموو ئەو ڕێکارانی یاسا و هونەرانێک کە پێویستە تەواوی کە مەسەلەی ڕسوماتی تاپۆکردنی ئەم زەویانە کە قسە و باسی جیاوازی لەسەرکرادە وەک زۆرێک لە تەنزیش باز دەکراکەیان و هەندێک جار ڕەنگە قیمەتی زەویەکە نەکاتە پاری ڕسوماتی تاپۆی زەویەکە چۆن ڕێکخراوە ئەم بابەتەوە ئەو ڕسوماتی داتان لاوە ناوێتە فشار و لۆدێک لەسەر شانی هاوڵاتیان و فەرمانبەران ئەو ڕسوماتی زۆر ڕەمزیە ئەوەی کە باز دەکەێت تاکیت دڵنیاتان دەکەمەوە هیچ شتێک لەو بابەتە ئەسلی خۆت بەرگوێت کەوتووە بەخوای ئەمن وەکو مباشر کەس پێی نەگوتەوە بەڵام لەوانەیە کە جەنابتن زۆر سۆشیال میدیا باز لەوە کرایە بەڵام دڵنیان دەدەینەوەلەوەی فەرمانبەرانمان کە ئەو زەویانەی پێ دەدرێت ئاهێندەی زۆر باشی دەبێت لەوە فەرمانبەران و دڵنیاشیان دەکەمەوە هیچ ڕسوماتێک بە زۆرەی نیە کە باسی دەکەن کە جەنابەت وەکو دەڵێ نرخی لەوەی بەر نەخێت دڵنیا دەکەم شتی وایە ئەم پرۆسێ پێشبینیەکەی لەکەی تەواو بەیانی ئەم پرۆسی وردبینیکردن و ناوێنان و ناوبردنانی دڵنیام کاتێکی پێویستانی بە پێشبینی خۆت تەسەورەکەی چەندێکی تیکە بتوانن ئەم پرۆسێ بە یەکجاری کۆتایی پێبێنن
والله ئەوەش هەر دیاری نییە کاتی ئەوێ لە بەرەوەی ناڵێ مستەحالیان خۆناغیەکەم 1650مان بۆ گەڕاوەتەوە وەک شارۆانەکانی سەر بە بەڕۆبەرایەت گشتیمان خۆناغی دووەم ئێستامە لە جیاکردنەوەی فۆرمان تقریبا 22,000 فۆرمان بۆ گەڕاتەوە ئێستاش حالیان لە وەزارەت تازە ڕزامەندی راوە لەسەر تەرخانکردنی زەوی بۆ فەرمانبەرانی چەند وەزارەتێک ینی جاری زۆر بۆ ئەوە ینی بڵین چەنی پێچێت و لە کاتەوە کرێت ینی کاتی زۆری کاکجەسم جەنابی شتێکێکی لەو فەرمانبەرانی کە ئەم بڕیارە گرتوویتەوە زەویت وەرگرتووە بڕیارەکە چۆن هەڵەسەنگێنی بۆ دۆخی ئێستای فەرمانبەران بڕیاری دابشکردنی زەوی بۆ فەرمانبەران یەک لە بڕیارە هەرە گرنگ و کاریگەرەکانی کابینەوە کە لە بڕیاری بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان لە مەسلحەتی فەرمانبەران دەرچووە و بڕیارە تایبەتمەندی خۆی هەبوو بۆەوەی لەو ڕۆی کە ساڵانێکی زۆر بۆ فەرمانبەرانی کە خزمەتی وەزیفیان هەبوو لەو بڕیارە بەش بوون سوودمەند نەبوون لە زەوی من خۆم یەکێکم لەوانەی کە 19 ساڵە خزمەتم هەیە تاوەکو ئێستا سوودمەند نەبوومەوە ئەم بڕیارە کاریگەری دروست کرد کاریگەری ئەرێنی هەبوو لە سەرجان و گوزەرانی فەرمانبەران ئەنی هەستەکەی پاداشتی 19 ساڵێکی خۆ دەرگرتێتەوە بە حقیقت بەڵێ بێگومان چووکم دابشکردنی زەوی و پێدانی زەوی بە منێکی فەرمانبەر کە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت بۆ سەر گۆڕانکاری لە ژیانی بڵێن تایبەتیمان و تەسیری خۆی دەبێت لە سەر جوولەی بازار شوێن و جێگای زەویەکان بە شیاو دەزانین بۆ ژیانکردن بۆ خەڵک بەنسبەت ئێمە وەکو سەرۆکایەتی شارەوانی ئەوەی معلوماتم لەسەری هەبێت دیفرازی زەویەکان لە سەر ڕێگای گەزنە لە منطقەی ئاشۆکان کراوە کە ئەمە تاوەکو ئێستا هاوشێوەی ئەو گەڕەکانەی تر کە شارەوانی دەستی ینی حکوومەت و وزارەتی شارەوانی دەستی خزمەت گوزاری گەیاندیتێ بۆ هاوڵاتیان و ئەوەش حقیقت ئەبێت شارەوانی و حکوومەت خەمی لێ بخۆن و زووترین کات خزمەت گوزاری بۆ ئەو گەڕەکە بەرن بۆی فەرمانبەران بتوانن تێدا سوودمەند بن و ژیان بکەن. لە کۆتاییدا گەشتینە ئەو دەرئەنجامەی کە پرۆسەی دابشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا بەگشتی جێگەی خۆشحاڵی و دڵخۆشی فەرمانبەرانە لە هەرێمی کوردستان بەڵام لەگەڵەوەشدا پرۆسەکە بە کێشە و گرفت نییە بەو پێی کە لە هەندێک لە سنووری شارەوانیەکان گرفتی کەمی زەوی هەیە کە پێویستە چارەسەر بکرێ و بڕی پێویستی زەوی بە دابین بکرێ بە ڕێژەی ئەو فەرمانبەرانەی کە بڕیاری زەوی وەرگرتن دەیانگرێتەوە وەروەها ئەو شوێنانی کە دەستنیشان کراون بۆ دابشکردنی زەوی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە دەستی خزمەتگوزاریان پێ بگەێنێ تاوەکو فەرمانبەران بە ئاسانی بتوانن زەویەکانیان بکەنە یەکەیەکی نیشتە جێبوون و هەروەها لەوە گرنگتر سەر لە نوێ دەستپێکردنەوەی پێدانی پێشینەی خانوبەرەیە بە فەرمانبەران تاوەکو بتوانن بە ئاسانی یەکەکانیان لەسەر زەویەکانیان دروست بکەن و هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە ئەم پرۆسەیە کۆتایی پێبێنێت و بە شێوەیەکی یەکجاری سەرجەم ئەو فەرمانبەرانی کە ناویان گەڕاوەتەوە بۆ وەرگرتنی زەوی زەویەکانیان پێ بدرێت.